سلااو سەفان هێژە هونچوانن باشن سەلامەتن هێویدارم هون هەمی باش و ساغ و سەلامەت بن هەنێکی هەواڵ کۆم ببن و هەواڵێک لە کەرەما خۆ بنویسی و دەنگێ من باشان خراپە تکایە هەوا هاوڕەیەک بۆم بنووسێ کە دەنگم باشیان خراپە ئینجا دەست پێ دەکەین. باس لە بەحسا سەرهەڵدانە دەنگێ من باشە کورد سێزدە دەنگم باشە کاکە سەرەتا دەنگەکەم بۆ یەکلایی بکەوە مەسەلەکە عەشیرەت نییە باسی شتێکی دیکە دەکەین. هاوڕێک شتێکم بۆ بنووسێت تکە لە کەرەمە خۆ هەواڵێک تشتێکی بنویسێ باڵی دەنگ باشە بەڵێ سلااو ڕێز هەواڵی هێژە ئەس vê carî هەنێکی بە بادینی داعافم ji بۆی و عەشیرەتە هەرکی زمانێوان بە عەسڵی بادینیە لە هەرکیەن باشوور هەرکیەن کوردستانە عێراقی بێگومان هەنێکی زمانێوان هاتیە گۆڕتن دەناوبەرە کورمانجی و سۆرانیدایە. هەواڵن هێژە وەکی هون دەزانن ئێدی یەک دوو ڕۆژن دەناوبەرە عەشیرەتە هەرکیان و عەشیرەتە گۆران ئێدی لەسەر پارچەیە عەردێ بویەرێک چێبوو ئیرۆکە گەیشتە ئاستێکی و جارە یەکەمینە ئیدی ئەو بڕیار و داخوازیەن سەرۆکێ پەدەکێ مەسرور بارزانی و سەرۆکی هەرێمێ سەرۆکی حکوومەتێ پێکنینن و ئەوژی لە دەڕەوشێکی وەکی ئیرۆدا نیشانێت شتێکی دەدەک و ئەv ڕاپەڕین بە قاسی و لە دەوارێ شکلیدا لە دەوارێ ڕواڵەتیدا لە پرزگرێکێکە لەسەر دوو پەرچەی عەردان لێ ئەم دەزانن شەڕی نافخۆییژی ساڵە 1992 لەسەر چەند دوکانان بوو ئەوژی بنگەهەکیوی عەشیرەتی هەبوو دەستپێکی ئەو عەشیرەت خۆڕا دەچێشا ئەوژی دچوو ئەو دکشان دەستپێکی ئەو دچوو ئەو کەونە جاشێ بەرێ نێزیکی خۆ دەکرد ئێدنێژی دچوو کەونە جاشەکی دەنێ بەوی ڕەنگی ئێدی عەشیرەت ئەو کردن عەشیرەت هەم بەهێزکردن هەمژی عەشیرەت ئێدی دەوڵەمەندکردن زەنگینکردن و کردن کەرەستەیەکی شەڕێ نافخۆییدا لێبەریا هەر تشتێکی دەخوازم لەسەر مەسەلەیە عەشیرەت بەخۆ تشتێکی کورد ببێژم گەلک هەواڵ گەلک دۆست دەبێژن یاوما دەما عەشیرەتان مایە چۆ دەما عەشیرەتان نەمایە نەها کوردستانە عێراقی لەجەم عەشیرەتان ڕێڤە دچێ لە کوردستانە عێراقێدا گەلک جار نەگاڤک و ئەس ڤەدیگەڕێم ji xwe pirsiyar dikim gelo heger ku ez li vir bijîm girek nake ez jî عەشیرەtekî ji xwe re çêkim an jî biçim cem عەشیرەtekî ji bo ku tu nekarî xwe biparêzî عەشیرەت êdî tiştekî wisa ku di rewşên xirab de di rewşên nediyar de di rewşên ku dewlet nebe yasa serwer nebe yasa hukm neke û xelek wê yasayî wê dewletê wê desthilatê qebûl nekin devê derêde û bi taybetî jî di rewşa şer û nakokî û birçîbûnê de devê derêde mirov bi mecbûrî عەشیرەتê çê dikin. Niha ez berê li Sûriya mama بەڕاستی jî min denava Kurdan û denava Ereban jî devê demê عەشیرەت nedîtin lê niha li Sûriya li her bajarekî li her gundekî عەشیرەtek çêkirine. چەند کەس لە ئەوروپایە چەند خوێندەوانên سووریên سۆسیۆلۆژی و سیاسی لە ئەوروپای تێز نویساندنە تێزێن ماستەر و دکتۆرات نویساندنە دەڤان تێزانەدا ئیسپاتکردنە و بەرێ عەشیرەت نەبوو لێ گاوا سەرهەڵدانە بەهارە عەرەبی و داعش و حکوومەتە سووریایە و لە هەفتوو ئیدی ئەو کردن گاوا و شەڕی نافخۆیی دەکەت خەڵک برچی بوو خەڵک چوون کەسێن کوون عەشیرەت جی نەبوون زەڵامەکی بلند و زڕزڕا و سمبێل مەزن ئانین عەرەبەیەکی جێبێ و دووسێ تراکتۆر و دووسێ قلێشن پەڕەتی ژێران کۆمکردن
وكرن سلوك عشيرات مسألة عشيرات مسألة كي سوسيولوجي وسا يعني بتشافا كي تسك مروف لينا نري حرت تشتوي رد بك قافك وك من قد الصلاة نبو حكم راني نبو دولت نبو ياسا نبو عدالت نبو برشيبون هبو تابلي هذه هبو وشر هبو بتايبتيجي دوي دريدا عشيرة مجبوريتك حتى أجركو أو لا الإيرو لأوروبا يجي هاجر أو روشا لكردستان عراقي داهي لأوروبا جي هابا ويدمي عشيرة شدبن أو بربر جرينجا مروف جريك ويكي دسبيكي دا فهم بك أز إيرو بحثا وشري يعني شري دو عشيرة ناكم أز بحثا تشتكي دنيا دكم يعني وقت من قول الدواري الشكلي دا أو شركة لسر دو بارتشي عردان لي يعني ام دبينين دا اساسي خدا احتمالكو تشتكي دنيجي هبه اصبح سبويريناكم يعني تشي بوتشي نبوج بيكو وحميان لنوتشي دا بينينا حكومتها يعني عشيرتها هركي وصا باور حتى نهاجي بقاسيكو من كاريبو من بهانا كان راتكلي تشيكر حموجي دبيجن دبي ناكوكيه دا بدك دخوازه وي بكي صدمك جبويكو هيبتا عشيرتا هركي لهولي راكا يعني ام دزانن لديروكا چاردەیە فێبریوەری یا ساڵە 2023 دا جەوهەر ئاغا سوورچی کوونها سەرۆکی هەری مەزنیا عشیرەتە هەرکیانە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەڤانیدا گوت لە چەند ڕۆژێ بهورتیدا ژە عالیە حیزبەکیڤە هەوڵە ڕەفاندن یعنی ڕەڤاندن و تیرۆرکردنا مندان لە بەغدایە لێ ئەو پیلان شکست پێئانی و بەرێژی تشتێن وسا هەولن وسا هەبوون یعنی دەوێ دەرێدا مرۆڤ دەکاری ببێژێ ئەو مەسەلەیەکە کو گەلێکی ڤەدیگەڕێ دەمێن بهورتی لە ساڵێن شێستیدا ژخوا یعنی پێنجی و چلی و پێنجیدا حتا شێستێژی بەردەوام ناکۆکی هەبوون دەناوە عەشیرەتێ بارزانی و عشيرتين دني بهدينان دا وبتايبتيجي يعني كسن هري نزيكي بدكيجي في كذا بيجن يعني ديفيجن ملا مصطفى وادريس بارزاني واحمد بارزاني نكاريبون وين وانا كوكيانا اداره كان باوايكي برخلاف اداره كرن ودا انجام دا غافاكو ملا مصطفى بارزاني ج سوفيتيه فدغري و کارتێ کوردایەتی بزاڤە کوردایەتی دەخێ دەستێ خۆ کارتێ کوردایەتی لە هەمبەری ڤان عەشیرەتانە بەکارئانی و دا ئەنجامێدا زێباری و هەرکی و برادۆستی و ڕێکانی و کی هەموو کرن جاش ئێدنێژی یەک و زەڵامەک دەناڤواندا هەبوو ئێدی سەری خۆ هەڵدا بە ئانجی باوەڕی خۆ پێنێ کردبانە تەسفیە کرا ئەو يعني او گوتن بژ من جدەوێ gelek berpirsiyarên pedekî bîstiya berastî jî loma jî piştî sala newetûyekê Mesûd Barzanî jî dixwaze vê pirzîkê çareser bike yani diçe mala Elî Eskerî û wana daxwaziya lêbûriyê dike bangî zarên mêrge Sûriyan dike hema daxê mêrge Sûrî û newiyên wî dike bi wan re sulhê eşairî çê dike û bi سندیان را دیسا صلح عشائری چه دیکا لسر کشتنا صادق شرف کند صادق دیرکاری پاردون ببورینن ای دیوانه همو دوێ دەمێدا سەری هەڵدانە پشتی ساڵانەوەتویەکێ من گوت ڕەوش بەوی ڕەنگی بوو ئیدی عەشیرەت ئەو عەشیرەتن بەرێ ئانینجەم خۆ لێژبووی چ ئانینجەم خۆ ژبوویک و شەڕی ناوخۆی پێ بکەن و شەڕی ناوخۆیژی بەڤەن عەشیرەتانە کردن عەشیرەت عالیە هەموو دەسەڵاتن تێ بەکارئانین و هاتیە بەکارئانین و دەبن متتەفیقی دەسەڵاتداران لە کەنگیژی دەسەڵات لاواز بوو لە عەردێکەت وێ دەمێ عەشیرەت بەریە هەر کەسی
بەریە دوژمنێ دەسەڵاتان ڕادەبن سەر هەڵدانێ دیکەن ساڵە 1991 معافدید جاش و عشیرەت بەریە هەر کەسی ڕابوون ساڵە 1991 دەستپێکێدا یعنی 3-4 ڕۆژ بەریاک و سەر هەڵدان لە ڕانیە دەست پێ بکە لە سلێمانی دەست پێ بکە لە قەزای خەبات دەست پێ کرد قەزای خەبات کویە ئەو جێک و دوو شەڕ دەرکەت دەناوبەرە بەشێکی عشیرەتە هەرکیان و هێزێن گوڵان و زەریڤانی و ئاسایش و پێشمەرگێن پەدەکە هەموو دەناودا عشیرەتێن هەرکی لە هەر 4 پارچێن کوردستانی هەنا لێ بە تایبەتی لە 3 پارچێن تورکیا و عراق و ئیرانی زێدەنا و یعنی جێوان پڕ استراتیژیکەن ji بووی پەدەکە هەمووژی لە نفوزە پەدەکەدا کۆم بوونە مەسەلەن جێهەری زێدە عشیەتی هەرکی تێدا هەنا لێ بنەڕە مەسیف سلاحەدین بەستۆڕە ماڵا بارزانی 5 دقە دوورە بە پیانژی بەلکی نیف سەعات و کەڵک خەبات بەردەڕەش و هەولێر و دهۆک و مووسڵێ بە هەفتوو گرێ دەدا جێکی پڕ استراتیژیکە و ئاکرێ و قەزای سۆران هەردووژێ پڕ استراتیژیکن ئالیەک ئەو بەری ئاوێ ئالیەک ئەو بەریاوێ دە هەمان دەمێدا لە زۆزاناندا یعنی لە سنوورێ عراق و ئیران و تورکیایدا بەکو نەها سەردەما زۆزانانە پڕانی ئەو شڤانێ کو زۆزانان ژە عشیرەتە هەرکینە و پڕانیژی چەکێ وان هەیە ئیدی لۆماژی ئەف مەسەلە احتیمالەکیوی هەیە یعنی هەنێک هێز حیسابان لەسەر بکەن ئەس ناخوازم کەسی نەها تاوانبار بکەن بێژم دەستێوی لە پشتە دەستێوی لە پشتینە تشتێک دەستێمەدانینە لێ احتیمالێکی گوسا هەیە کو هەنێک هێز بکارە بن فایدێ ژێ ببین لۆماژی مەدید شێروان شێروانیەک کو قاشۆ چفتەیەک تاپڕێک یا ساڵا شێستی یا باپیرێوی لە ماڵاوی هاتیەگرتن و 5 ساڵە دە حەبسێدایە قاش و خواستیە بەوێ تاپڕێ بەوێ چفتێ دەڕبە یعنی کودەتایە بکە 5 ساڵە لە زیندانەیە 5 ساڵە بە قاسی و نێچیروان بارزانی لێبوری ژێرا دەرخستە لێ مەسرۆ بارزانی حیسابێ جغارەکژی ژنێکی ڕناکێ و نەکاری بکێژی نێچیرژی چ قاسی دەسەڵاتێ من هەیە لە کوردستان عراقی یاویژی وە قاسی ئەگەر پەرێوی ژێ دەرخی تشتێکی نەکرد لێ عشیرەتە هەرکی 5 چل زەڵامەوان ینی من بە قاسی و پرسیار کرد لە ماڵە خورشیدی تەنێ چل کەس هەبوونە چل کەسێک و چەک دەستێواندابە هەبوونە زێدەترن بە زاڕۆک و ژنانڕە لێ چل کەس سلاح دەستێواندا هەبووە لێ دەست پێکدا لە هەمبەری چل کەسی وەقاسی هێزێ گولان و زەرێڤانی و ڕۆژ و ئاسایشا هەولێرێ و بارزان قەساب و کیوکی بر مەنسوور بارزانی بەخۆشی چوو لێ دەداویەدا ئیدی پشتی بەریە سەعاتێکی هەمی ڤەگەریان کەس تێدا نەما یعنی لێ بنەڕن ئەو نیشان دەدا و لە جێیەکی گوسادا کو عەدالەت نەبێ کو یاسا نەبێ کو دەستور نەبێ کو حکوومەت و دەسەڵات تێ کوردی ژە ئالیێ مافیا و چەتەیان ڕێڤە بچە هەم چەتە چێ دەبن هەم ئەف دەسەڵات لە هەمبەری چەتەیان چاوا دڕەڤە چاوە سەرێ خۆوەسە دەتەوینە و چاوە خەڵک مەجبور دەبێ نەهاوشونڤە دیسانژی عشیرەتان ئاوا بکە و خۆ دەردۆرە عشیرەتان بجivîne ji bo ku kî hê tu xwe derdorêwî bicivînî لە سیاسەتا مۆدێرندا لە جڤاکە مۆدێرندا گەرەک تو هەری محکەمێ هەری پۆلیس ئانژی دەوارەی سیاسیدا هەری جەم پارتیên مخالیف لێ پارتیên مخالیف چنە نەک پارتیە مخالیفن باشوور پارتیên هەر 4 پارچە کوردستانی کیژان جوان گوت نەکی جوداتر ji پەدەکێ دیکەی یەکێتی دەسەڵاتێوی چییە هیچ وەک من گوت نێچیروان بارزانی دەسەڵاتێوی نینە یەکێتیە چە هایەوی ژەنینە پەترۆڵ چاوا تێفرۆتن کی قەرار دەدا چاوا قەرار دەدەن ئەو دکەون پەیوان یعنی مخالەفەتجی بەوی ڕەنگی ئۆپۆزیسیۆنجی بەوی ڕەنگی تشتێک نینە لۆماژی ئیدی چارەسەری
جبوی خەڵکێ فەقیر و هەژار و بێدەسەڵات و بێمێژی چارەسەری چییە خۆ کۆیلەکردنە دەردۆرێ عەشیرەتە و ji bo aliyên ku difikirin li Kurdistana Iraqê de guhortinekî çê bikin bêguman guhortin li Hewlêrê çêdir. Li Silêmaniyê çê nabe, li Duhokê jî çê nabe. Guhortin li Hewlêrê çê dibe. Loma jî ihtimala hinek kes bifikirin û ihtimala tirsa malbata Barzanî ku ji dû ve şew telefonan dikin ji bo kesekî ku berpirsê wan yani berpirsyarê wan e fermandê pêşmergê pedekê bixwe recayê jê dikin ku dev ji wî karîberdê rêkê bide ku hêzên zerêvanî bikewin wê herêmê bi wî rengî lê qebûl nekir telefon jî li ser wan qepat kir çima ji bo ku xebat ew cê ku bûyêr lê çêbû girêdayî Hewlêrê bi çend deqeyan digêjî Hewlêrê û ihtimala hinek hêz bixwazin hîsab li ser bikin û tirsa pedekê jî ew e û eşîreta herkî wek min got eşîreta herî mezin li Kurdistanê û eşîretekî pir şervan in eşîretekî serhişkin hebûna eşîretî li cem wan pir giring e ew pedeke bin yeketî bin şiî bin be'sî bin kî dibe bila bibe aliyê Îranê be an aliyê Tirkiyeyê be qurûciyê Îranê bin an jî qurûciyê pazdarên Îranê bin giring nîne gava ku axegot gava ku hîskirin ku heybeta eşîretê ketiye bin pêyan ihtimaleke bikare bin li derdorê xwe bicivin loma jî mirov dikare bifikirî ew krîza ku hey di navbera Bexdayê û Kurdistanê de krîza petrolê ku heta niha jî naxwazin teslîm bikin û teslîm jî nakin ez bawer yani illa ew rejêma Kurdayetî gerek bêguhortin rejêma Kurdayetî yani di destpêkê xwe de li ser bingeha ticaret li ser bingeha mafyayetiyê ava bûye berêda jî tiştê wisa dikirin yani berêda jî tiştê wisa dikirin niha partiyên muxalefetên Kurdistanê qîre dikin dibêjin mamosta birçîne we nizanim pedekê an jî hikûmeta Mesrûr Barzanî îradeya mamostayan têk şikandiye ew birçî kirine lê ew tiştekî nûnî ne kako biriya serhildana newotiyekê gava ku pêşmerge li çiyê bûn hem yekêtî hem şiî hem pedeke hem sosyalîst tekî îjan grûpê Kurdayetî gotiba digot yani şevan dihatin malan mamosta direvandin bi bêcameyan direvandin li malê wî li ber çavê zarokan toqat lê dixistin û dibirin çiyê û piştra jî bi çend hezar dînaran serbest dikirin yani çawa niha çetên Efrînê çetên İslamî li Sûriyeyê keçikên Kurdan û keçikên Elewiyan direvînin û pere dixwazin pêşmergên Kurdayetiyê jî wê demê aynen wisa dikirin yani wala çiye ev navê xwe nivîsandiye wala çiye ev Sirûda Niştimaniya Iraqê dayê xwîndin li mektebê wala çiye ev navê xwe nivîsandiye di nava lîsteya Partiya Baez de mamostaya ew nekaribû te terbiye bike ew dixwaze zarokê te terbiye bike ew pêra negehîşt te û bavê te terbiye bike dixwaze zarokê te terbiye bike li bin destselata hikûmetekî faşîst ya be'sî jî ku wê demê dawiya heşteyan de bi taybetî berû faşî bûnê diçe mamosta mecbûr dikirin bikin bibin endamê partiyên Baez lê ew endam bûn tenê li ser kaxedê bû yani nedigot here çekan rajê û here li çiyê dijî pêşmergeyan şerke tenê li ser kaxezê îmzayekî bike tu endamê Partiya Baezî ew bû şevê dihatin ew mamostaya feqîr li cem zarokê ew rezîl dikirin îhane dikirin heqaret pêra dikirin û piştra têr lê dixistin bi bêcameyan dibirin çiyê bi rojan nan nedidanê dixistin konê pezan û li wir rezîl dikirin piştra jî aîlê wî bang dikirin digotin we qasî dînaran bidin em wî serbest bikin
يعني كردایەتی دەبڕێدا وسایە لێ مێژیەمە کار ناکە مێژیەمە کار ناکە یانی ئەو مەسەلەیەکی بەوی ڕەنگە لۆ ماژی حتاکو مەسەلا بەوی ڕەنگی دەوارێ هزریدا نەوێ فێمکردن و لە گۆری وێ مخالفەت لە گۆری وێ جڤاک لە گۆری وێ خەڵکێن ناڕازی دەوارێ هزریدا خۆ سافی نەکەن کو کوردایەتی بەڵایە و ئەو کوردایەتی ئەو نابە تەسلیح نابێ یعنی چێ نابێ ژنوڤە نایە ئاواکردن گەل لە کەسان خۆ خاپاندن ژجرال تەڵەبانی حتا نەوشیروان مستەفا داویێ ئەو بەخۆشی نەبن زارڕۆکێوان حامی تەسلیمی ماڵا بارزانی بوون شەریکێوان نەهاژی شریکن لێ هایەوان ژ بڕیاران نینە واللهی ئەس چ دەزانم سبێ مەسرور بارزانی چه بڕیارێ دەدا قوبات تاڵەبانیش وە قاسی دەزانێت باوەڕ بکەن وسایە لۆ ماژی مەسەلە بەوی ڕەنگە ئەو مەسەلە احتیمالە مەزن ببێ احتیمالە هەنە کەس بخوازن سوودژێ وەربگرن خوا ئاغەیە هەری مەزن یا عەشیرەتە هەرکی حتا نەهاژی نەکارە لە کوردستانی بژی چ بۆی و ئەو دەبێژە خەتەر لەسەر ژیانە من هەیە لە لۆندونێ دژی بەشێکی وان یەکێتینە لێپڕانی خۆ پەدەکەنە بەشێکی وان قڕۆجینە بەشێکی وان لە ئیرانینە بەشێکی وانژی کۆچەرن جوگرافیان و جوگرافیاک و ئەو تێدا دژین پڕ حەساسە ڕاستی عەشیرەتە هەرکی عەشیرەتێکی ئەسڵنژی یعنی قەبیلەیەکی پڕ ئەسڵن تێبیرا من گاڤەکو ئەس گەریرا بووم لەسەر سنوورێ ئیران و عراق و سووریایی یعنی لە دەردۆرێ خۆ کوڕکێ جارێکی شەڕچێ بوو دەناوبەرە سوورچی و هەرکیاندا بوو ئەس باوەڕم لەسەر کوڕکەک و قسکەکی ببوون قیزێک هەرکی بوو کوڕک سوورچی بوو ئیدی حەژە هەفتوو کردبوون لە هەفتوو نەڕیبوون چ بوو یان تشتێکی چێ نەبوو تشتێکی جددی ئیدی بوو شەڕ گەنجێ هەرکیان و سوورچیان ئیدی هاوان و دۆشکا و تۆپ بربوون سەر تەپیان لەوان زۆزانانەدا ئیدی پشرا ئەم کەتن نەوە بەراوان ئەم چون جەم سوورچیان پشرا ئەم چون جەم ڕووسپیان هەرکیان مەدید ڕووسپیان هەرکیان شیرەت و نەسیحەت لە گەنجێن خۆ دەکردن یا و دەگوتن عیبە ئەم تشتێکی وسا ناکەن ئەم گەرەک لەسەر کونێ میزێ هەفتوو نەکوژن یعنی ئەف چ نیشان دەدا ئەم لەسەر کونێ میزێ یەک و دوو نەکوژن یەک دی نەکوژن زمانێوان زمانێکی عەجایبە هەرکیان باشوور بە زمانێکی داخفن نە سۆرانیە نە بەهدینگە ئیدی پڕ دیقەتا من کشن پشتڕ من ئەز مەجبور بەم هەنێکی لێکۆڵینی لەسەر بکەم بەڕاستیژی ئەو عەشیرەت ji بووی و بەردەوام لە هەرێمێن عاسێ و لە زۆزانانمانە پڕ ئەنتیگرەیە هزرە ئیسلامی نەبوونە ئەو هیزرە طبیعی خۆزایی هەر مایە لە جەموانیا عنی ئەو لەسەر کونێ میزێ هەفتوو کوشتن کولتورەکی دەرەیە کولتورە سەحرایە کولتورە ڕۆژهەڵاتە ناوینە دوورە ئەو کولتور بەلکی لە ڕێکە ئیسلام هاتیەنە و جڤ هاتیەنەوە جڤاکێن دنێ بەوی ڕەنگیە یعنی لۆ ماژی عەشیرەتێکی پڕ هەر ئەسلینەژی لێ وەک من گوت بە سەرهەڵدانە کوردایەتیە ئەو گەلێکی وان مەجبور دەبن ببن جاش و پشتی ساڵە 91ژی یەکێتی و پەدەکە شەڕ دەکەن کیژە بخوازە جاشەکی زێتر نێزیکی خوا بکە و نەها هەمی خودی کۆمپانیانە هەر تشتێ خۆی بەرێ دوورکەتنە لێ وەک من گوت ji بۆی ku لە جێیەکیدا ku دەوڵەت نەبوو یاسا نەبوو عەدالەت نەبوو و خەڵک باوەڕێوان بەوێ دەسەڵاتێ نەبوو ku حەقێوانەژی ئەگەر عەشیرەتژی نەبە مرۆڤ مەجبورە عەشیرەتێ ڕێک بخە نەها عەشیرەت هەیە مرۆڤ دەردۆرێوان دەجڤن کام لێ بنەڕێن دەدەمە پێش چ دەبە بێگومان ماڵا بارزانی باوەڕ ناکەم وەقاسی خورشید خۆش ببن احتیمالێکی مەزن هەیە ئیرۆنا سبێ دیسانژی هەوڵ بدەن وی تەصفیە بکەن ji بۆی ku ئەو نەریت حتا نەها مخابن وسا بووە یعنی بەرێ وەک من گوت مەسعود بارزانی خواست وان تشتانە چارەسەر بکە لێ هەر دەدەما مەسعود بارزانی داژی مەدید حوسێن ئاغەیە سوورچی
بوي عيني بوي رنجي هات كشتن يعني كو دعوات كربون دفياب وسبي بتشا مصيف صلاح الدين السري رش سري بلند ميفاني كات مسعود به ل ايدي ارتش كي سوباي رزقاري اجرا دغوتن شاندن سر مالاوي ددمكي دكو كس لمالاوي نمابو همي حفتش كسبون يعني دا باز دا كسبون از باورم و دوانا دا سي چار کس هاتن کشتن حسین آقا بخوجی ایدنجی مجبور من رفیان و دمه از ل هریما برادوست بوم ایدی ام چون ما او لچیای برادوست او انکو رفیبون مرزگار کرن ایدی معنین جام خو و پشتراجی با ریککی جدا ما او گیاندن عشيرتي وان بالا عشيرتي وان كل لهولي ريبون ودمي يكيتي لهولي ريبون بيرنجي ايدي لو ماجي هيفيكي وان نينا باوريك نينا لي وك من قوت عشيرت لبرا ولا الصلاة دنري لهري ما تاكيد الصلاة داربت ودخوازي برا اتفاق بكي برا ودا الصلاة تو كومبانيا انجي قازانج بكي وبشراجي هاجركو ناكو كي دركت دردك از كرت لسر في مجاري وقاسي دبيجم مجارين جرينج هنا نزانم از وقتا من دبا الفيديو كي لسر شي بكم تشينك هم جبويكو ايرو كاري من ايفارانا لي از دخوازم بدو سر ديران ببيجم داخيانيا رئيسدار اوجران من گهدار کرد براستيجي داخيانيكي باش بو روشاويجي هنكي باشتر خويا دكاج فوتوغرافين كو دومه بريانها مديتن حوالين دردوريوي كو وك سكرتاريا كاردكن و داخيانياوي دا تشتقوت از ناكاوم بي يعني بيورينا قوت ليز بيورنجي دبيجم از ناكاوم بي آزادية شخصي آزادية شخصي قريداي آزادية جواكية حتى جواك چقاسي آزاد بو شخصي تجي وقاسي آزاد دبه او نشانه چه داده او تشتيكو از 20 ساله دبيجم ناكو كيما بكاكي را دبني انا ام جبكي حزدكن ام حج ناكن ام نفرتي جدكن رخني مهن نينا بيغمان هنو ام بيجنو ام دبيجنجي لي مروف قرق جوهري مثلا باش فهم بك يعني اوجلان هجر انسانك خراب بجي تسليم كارجي بي وقون اوجلان سروكاتيا خو ريبري تياخو بحمي دنيا نادا گاوا کو ریبرتیش دستی وچو او بخو دمره گاوا کو ریبرتی هبه او هي يعني هاجر كو بربر خراب بفكرش يعني دفي وريده هاجر كو تسليم كارجي بفكره لو ماجي او جلان كاركي ناكا كو ريبرتياوي بكو بن برسيارة تجارة أبيك بس كسين كودي بيجي تسليم بويا وادكا وصاكريا لغوري ميتي لغوري دولة كردستاني عياردكا براستي أو تشتين بمعنانا براستي أو تشتين أو داخ يعني وقوتنين بربه هزرينه بهزريتي نشان دادا از دخوازم تنه وی ببیجم وکی دنجی دم پیش امدی سال سر وی پیواجوی دا نرخاندن جدا بکن هف دیتنا شرع و مظلوم عبدی پرپر گرینگا از دخوازم ویدیوی کی جدا تر لسر وی کی چه بکم لی لگوری پرنسیپا من نابا ویدیو ج 35 دقيقة زيادة تربن هاول دم دريجنا بن هاجر ميفاني من نبا لو ما إيرو بداويتينم لكرما خبر دوام بن لسر بشجريا ما بتايبتي في فيديو هافالين كرمان جدا أخفن جوان رجاي كده كان بتايبتي في فيديو جبوي دوستو هافالي خراب الشينن جبويكو أو شروفا لسر شرع عشيلتي ولسر مسألة عشيلتي ونزيبونا بدكوينا كجا عشيلتان را لقلق جان بيرنجي لسلفيكي ناي أخافتن لكن ما خو فيكي جدوستو هوالي خرابشينن هوالي كوس سبسكرايب أبونا نكرنا أبونا بكن هجر كو برسياري وحاب إنها از تو برسيارن نابي نمراستي كالي بنرم برسيار هلا
بەێ کاک ڕۆمیۆ گوتیە جۆهر ئاغا نێزی بەغدایە بێگومان جۆهر ئاغا بەرێژی نێزی بەغدایە بووە تەکلیەوی بە یعنی دەبێژە و مەسلەیەکی بەوی ڕەنگی هەیە کو جۆهر ئاغا نێزی بەغدایە و ئەو داخوازیە سەرهەڵدانە هەرکیان کردە و لە عالیە دنێژی لە عشیرەتە سوورچایەتی تورکیا دەستی تورکیا لە پشت عشیرەتە سوورچیانە کوڕێ ئاغا سوورچی شەڕێ پەکێکێ بکە یعنی شەڕێ پەکەکە داوی لە شەڕی خۆئان نییە پێڤژەیەک یعنی هەول هەنە دەناوە دەولەتێدا هەنە کەس هەنێک عالی وێ پێڤژەی خرا بکەن ئەس باوەڕ ناکەم یعنی بەوی ڕەنگی پیلانێک هەبە ژ بۆی وێ سەر هەڵدانێ پیلانێکی پێشتی لێ وەک من گۆ سەر هەڵدانێکی وسە دکارە بە سەدەمە مەزن بوونێ سەدەما سەر هەلدانە عشیرەتێن دنێ سەدەما سەر هەلدانە ماڵباتێن دنێ لە هەمبەری پەدەکە پڕ لاوازە و مەشروعیەتاوی نەمایە چما دەبێژم پەدەکە ئەس نابێژم حکوومەت ji بۆی وەک من گۆتە پەدەکە یەکێتی تێدایە نەزانم گۆڕان تێدایکی تێدایە علاقیم پێنینە لێ ئەس بەش دەزانم لە ناوە ماڵباتە تاالبانی ئەو ئاگاهی ژمرە هااتە کو ماڵباتە تاالبانی خبرێوان ژێنینە مەسرور بارزانانی سەرۆکی حکوومەتی سبێ چ قراری ددا کو قوبات تاالبانی ئاریگرێویە ئەوە ینی لۆ ماژی ئەزەی بێژم پەدەکە دەناوە پەدەکەداژی ئەس باوەڕم تەنێ دوسێ کەسن مەسعود بارزانانی برایوێ و کوڕێویە ئەس باوەڕم نێچیروانژی خبری ویژ شتێکی زێدەنینە بەڕاستی ئەو ژی هاتیە بایپاسکردن لێ حتا نها بەرخۆ دێ وەسا بمینێ بەلکی فرسەتێک چێ ببێ ئیدی ئەوێ لە فرسەتێ بنەڕێ لۆ ماژی تشتێکی وسا باوەڕ ناکەم لێ احتیمالە وەیەکێ هەیە کو وەک من گوت شکوێ پەدەکەی هەنێکی لە عردێکەت بەوێ بوویێرێدا یعنی کێمنینە 45 کەس بچن وەقاسی هێزێ زرێڤانی و هێزێ ڕزگاری و هێزێ منسوور بارزانی و گوڵان و ڕۆژ و vانە هەمیان لە هەرێما خۆ دەربخن و خۆ تەسلیمیوان نەکەن دۆشکا و هاوان و بیکسی لە هەمبەریوان دین عەرەبەیەوان بشەوتینن یعنی ئەو تشتێکی نوویە لۆما ئەv جەسارەت تێ ددێ ئالێندنێ ئەزوی دەخوازم ببێژم یعنی هەگەر و کەسژی دەست تێوەردانی نەکە احتیمالێکی هەیە ئەv یەک لە هەرێمێندنێ سەری هەل بدێ کیژەن هەرێمە ئەم نەها نزانە احتیمالێکی وسا هەیە باشە من درێژ کرد لێبورنێ دەخوازم ئەژوا هەمیان حەز دەکەم باش لە خۆ بەدەڕێن سلااو ڕێز ئەمە دیشە بە هەڤڕاکە